ناوی کتێب ڕێنماییکردنی دەرونی نووسینی دکتۆر محەممەد تەها حوسێن وەرگێڕان کەمال فاروق نرخ 8,000 دینار ژمارەی لاپەڕا 464 ڕێنماییکردن کارێکی تازە نییە بەڵکو هەر لە سەرەتاوە مرۆڤ کە کۆرپەلەیە بە گریان ڕێنمایی دایکی کردووە مەمکی بخاتە دەمیەوە و تێری بکات و هەر بە گریان بە دایکی وتووە کە ئەو ناڕەحەت و بێزارە بەڵام ئەوەی تازەیە و بەردەوام لە گۆڕاندایە ڕێخستن و ئاراستە و تەکنیکی ڕێنماییکردنە لە پێشەکی وەرگێڕەوە. ئەم پەرتووکە وەک فەرهەنگێکی ڕێنماییکردنی دەرونیە پوختەی بیردۆزە هاوچەرخەکانی ڕێنماییکردنی دەرونی و نزیکترین دەرمانخانەیە بۆ ئەوانەی بەدوای داوێڵن و شەیدای ئەم زانستن بەڵام سەرەڕای تایبەتمەندی ئەکادمی بۆ خوێنەرانی نائەکادمیش گونجاوە چونکە دەچێتە قوڵایی ئەو ژیانەی بەرکەوتنمان لەگەڵیدا هەیە و بە بەردەوامی دەیگوزەرێنین. هەروەها لە نێو تێڕوانینەکانی ڕێنمایی باشترین دەدۆزێتەوە بۆ ئەوەی ببێتە پرۆگرامێک تاکو و کۆمەڵگا بتوانێت لەسەری بڕوات بۆ ئەوەی بتوانن کێشە سیاسی و ئابووری و پەروەردەییەکانیان و دەرونیەکانیشیان دەستنیشان بکەن و هەوڵی چارەسەرکردنی خۆیان و کۆمەڵگاکەیان بدەن. هەروەها دروستکردنی ئینتیما بۆ هەر چاکێکی کۆمەڵگا و ڕزگاربوون لە کێشەی بێبەرهەمی و بێزاربوونی گەنجەکان لە نیشتیمان و ڕێخستنی ژینگە بە باشترین شێوە بۆ ئەوەی وڵامی باشترینمان دەست بکەوێت و گەڕانەوە بۆ خودی خۆمان و ئاراستەکردن و ڕێنماییکردنی خۆمان بە گونجاوترین شێوە.